بەدڵنیایەوە میدیا ئەگەر ڕاستگۆ نەبێت میدیانە. زۆر سوپاسانەکەم دیارە ئەمڕۆ لای ئێمە جەژنی ڕاگەاندنە، چونکە 25 ساڵە بەشی ڕاگەاندن لە کۆلێژی زانستە مرۆڤاتەکانی زانکۆی سلەیمانی خزمەتەکە. چەندین دەرچوو، چەندین ئەکادمیست و چەندین کەسانی پسپۆڕ و شارەزای لە بواری میدیایە بەرهەم هێناوە. دیارە میدیا کایەکی گرنگە و ئەم بەشەش بەشێکی تایبەتە، چونکە لەسەر دەستی کەسایەتیە دیارەکانی ئەم شارە بنیادنراوە بە جۆرێکە لە کەسانی ڕۆشنبیر و سیاسی و کەسانی پسپۆڕ و شارەزا. بۆیە ئێمە زۆر بەڕاستی شانازیەکەین، چونکە بناغەکەی بناغەیەکی گرنگە. هەر بۆیە ئەمە وای کردووە کە ئێمە بەڕاستی ئەمڕۆ بە دڵخۆشیەوە بڵێن ئەو مەشغەڵەی ئێوەمان هەڵگرتووە، هیوادارین خوێندکارەکانیشمان ئەم مەشغەڵە بەردەوامی پێبن و کار بکەن بۆ بەرژەوەندی گشتی و ئاسایشی نەتەوەیی. دیارە بەشی ڕاگەاندن ئارەزوویەکی زۆری لەسەرە، چونکە یەکێکە لەو بەشانەی کە بەردەوام کاری هەیە. ئەمە ژوای کردووە کە خواستێکی زۆری لەسەر بێ بەشی بەیانیان و ئێوارانیشمان هەبێت. بەدڵنیایەوە میدیا ئەگەر ڕاستگۆ نەبێت میدیانە، بۆیە یەکێک لە بنامە سەرەکیەکانی کایی میدیایی ئەوەیە کە ڕاستگۆیی و متمانە بەخشینە بە خەڵک دوجار بە شێوازێکی بێلایەنانە بتوانێت هەواڵەکان بگەێنێ. پێت وایە هۆکار چییە کە بینەر یاخود هاوڵاتیان لە کۆمنتی میدیاکاندا کۆمنتی نەشیاو دەنووسن و بۆچی دەگەڕێتەوە؟ بەداخەوە ئەوە ئەکوێتەوە سەر هۆشیاری گشتی بەڕاستیەکەی. پێویستەکە کۆمەڵگەش لەگەڵ ئەم گەشە سەندانەی تەکنۆلۆژیا و ئەم گەشە سەندانەی میدیایە بڕوا بە جۆرێک کە بتوانێت بەرپرسیارەتی کۆمەڵایەتی پێش هەموو شتێکی تر بێ. بەو شێوازە کە هۆشیاری هەبوو ئەکید ئەو بابەتانەش کەمە بێتەوە.